سڵاو جێگرە خۆشەویستەکان خۆشحاڵم ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە بە هاوڕێیەتی سەرکار و دلێر و هوەر لەگەڵەوەی کۆکردینەوە. ئازیزانم ئەمجارە دەڕۆینەوە سەربابەتی هەفتەی ڕابردوو. زۆر جار کورد لە زۆر بابەتدا دەڵێ قسە ڕادەکێشێ. ئەمجارە قسەی ڕاکێشا و ئەو بابەتەی لەگەڵ مامۆستا عەبدولخالق یعقوبی گفتوگۆمان کرد کە ئاماژەدان بوو بە نمونەی ئەو شێست هەڵەیەی کە لە شرۆڤەکردنی دیوانەکەی نالیدا نیشانی کردوون، ئەو چەند نمونەیەکی باس کرد. میوانێکمان هەیە لەبارەی ئەو بابەتەوە سەرنجی هەیە. حەز دەکەین سەرنجەکان بخەینە ڕوو لەگەڵ میوانەکەماندا کە نووسری هۆشیار و ورد بەرەوەی نێو زمانە کاک تواناتە هەیە. کاک توانە بەخێر بیت. سوپاسان دەکەم، سوپاسی هاوکارانت دەکەم کە لێبراوەنا هاوکاری بەڕێستانن بۆ بەیانکردن و گەیاندنی پەیامەکانتان لە ڕێ ئەم سەکۆیە جوان. زۆر سوپاس. وەکو گوتم قسە ڕادەکێشێ، بەڵام هەندێک جار مرۆڤ لە خۆوە خۆتی هەڵدا قورتێنێ، هەندێک جار خەمخۆریە. من ئەوەی تو بە کامیان دابنیم وڵا بڵێن خۆرمەش باوا بێ خۆ ئافۆم بکەی خۆڵ قورتان نەکەش ڕەنگە لەەوە سەرچاوی گرت بێ کە کەسانێک وابەستە بن و کەم تەرخەم بن، مەجبورین شانی بدەینە بەرێ و شەو نخۆنی بکەین بە دیار شەنوکەوی بە تایبەتی کلاسیک. زۆر چاکە. ئێمە لەگەر مامۆستا عەبدولخالق یعقوبی باسمان کرد کە لەو هەزارە هاوشەیەی کە مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس و کوڕەکانی شرۆڤەیان کردووە لە دیوانی نالیدا، نیشانکردنی 6 دانە هەڵا کە بە بۆ چوونی ئەو بە هەڵە شرۆڤەکراون زۆر نییە. لە کاتێکدا ئەو قسەیە دێکەم ئێستایی ئەو کاتنێ قسەیەکی دیکەیە، لە کاتێکدا 1 و 6 زۆر ئەگەر بە هەڵە شرۆڤە بکرێ بەەوە بۆ چوونی دواترمان. بەڵام بە هەمومان قۆناغ بە قۆناغ ڕەنگە دوای ئێمەش کەساندی هەبن نەوەی داهاتوو تێبینی و سەرنجیدیان هەبێ، یان هەر لەو نەوەی ئێستاشدا کەسانێک هەبن سەرنجیدی بخەنە ڕوو کە یعقوبیش پێی پێنەبردبێ، یان ئەو پێی پێبردنەی ئەو ڕەنگە تۆ پێتوابێ هەڵە بێت لە هەندێک شوێن. دروستە. چی تێبینی کرد لە بەرنامەی ڕابردوومان لەگەڵ یعقوبی؟ دووبارە دەستان خۆش بێمان دوو نەبنەوە. من لەبارەی بەرنامەی ڕابردوو نام هەوێ کەم هەتا زۆر هیچ بدوێم. ئەخر قسەکە لەسەر هەندێک چەمچی دروستە، بەڵام ئەوەی کە پێویست بێ ئاماژەی پێ بکەین، مامۆستای مدەڕیس و مدەڕیزادەکان کەمیان نەکردووە، زۆریان کرد. ڕەنگە ئاشکردنەوەی خوێنەر بە شاعیرانی کلاسیک لەسەر دەستی ئەو مدەڕیس و مدەڕیزادەکان بوو بێ. لەبارەی ئەوەش کە هەم کاتی بەرنامەکە هەم کاتی ئاگادارکردنەوەکەش بەو چەشنە نەبوو کە ئەمن شەنوکەوی ئەو بەرنامەی ڕابردوو تام بکەم، بەڵام بەگشتی شتێکی پێویست بوو سەرکەوتن بۆ بەڕێزیشیان دەخوازم. پێم خۆشە تایبەت بێ بە مەحوی ئەو بەرنامەیەتان و دواتریش چی پێویست بوو لە خزمەت دەبین. بەڵام باسی ئەوەی کرد کە بە عەدەد 6 هەڵا نازانم تۆزێک ینی کرێتە بەو بنەماڵەیە بگوترێ هەڵەیان کردووە، دەتوانین بڵێن سەرچی خچوون یان نیان پێکایە، نازانم پێم وابێ لە ڕووی دەربڕینەوە لە هەڵە جوانتر هەڵە شرۆڤە کراون، ینی ئەوان بە شێوەیەک شرۆڤیان کردووە نزیکە لە بۆ چوونێک، بەڵام ئەو بۆ چوونە ئەوە نییە کە شاعیر وستوێتی مەبەستەکەەوە بووە. تۆش ناکرێت لە نێو عنوانێکدا هەموو شتێک باسکەی لە ناو ناوڕۆکی بابەتەکە پەیامەکە دەگوترێت. دروستە. نازانم من بە مامۆستا یعقوبی وابزانم فەرمووت، مامۆستا عەبدولخالق یعقوبی پێم وابێ بە دوای چەندێتیەوە نەبین، بە دوای چۆنیەتیەوە بین. مەبەستم ینی کە بە ڕێزیان 6 هەڵا یا هەڵە شرۆڤەکردن وەک فەرمووت، ئەوە ڕێژەیەکە و ڕەنگە زۆر لەوە زیاتر بێ وەک فەرمووت. بەڵام ئێمە کار لەسەر چەندێتیەکە نەکەین، چۆنیەتێکە بکەین.
پێم خۆشە ئەو دوو چەمکەی کە بە نمونە هێنامانەوە ئەو باسی کرد قسەی لەسەر بکەیت دواتر دەڕۆنێ سەر بابەتی مەحویکە هەندێک شیکاریت لەسەر هەندێک چەمەکەیە کە مەحوی لە دەقەکانیدا باسی کردووە. بەڵێ سەبارەت بە سروشک بەڵێ تۆ پێت وایە ئەو کە دەیگوت سرشکە سروشک نییە بە هەڵەت چوەیان هەڵەیەکی دۆزیوەتەوە خۆی ئەگەر ئێستا غەزەلەکە لەبەردەست بێ سوپاست دەکەم خاچی بەری پێت هەمگڵ و هەمگوڵ بە سروشکم بەڵێ وەقتی غەم و شادی ئەوە کردومە بەسەردا ئەوە کردومە بەسەردا بەڵێ سروشکمە یان سرشکمە سریشک لێرە دەتوانین ئەگەر لە کۆی غەزەلەکە لێورد بینەوە سریشتیش هەمان مانا بگەێنێ لەگەڵ تەڕبوونی گڵەکەی بەری پێی ئەو بە ئەسرینی من بۆتە سریشک جاران وەکو چەسب بەکار هاتووە باش ئەو مانایە باشتر هەڵدەگرێ سریشک بەڵێ کەواتە ئەو کەواتە هەڵەن نین ئەوان هەڵەن نین بنەماڵەی مامۆستا مدەڕیس ئەگەر سریشتیان ئەوان گوتیانە سروشک سریشک چونکە یعقوبی دەڵێ سریشکە لێرە بۆچنی تو بمبورە سریشک لە ڕووی داڕشنەوە دروستە بەڵام ماناکەی دایەوە پاڵ زمانی فارسی بەڵێ ئەو گوتی سریشک فرمێسکە بە فارسی کەواتە لەسەر چەمکەکە کۆکن بەڵام لەسەر مانای چەمکەکە کۆکنی لەگەڵ یعقوبی بەڵێ لەسەر ماناکە نەخێر کۆک پێت وایە لە کوردیدا سریشک شتێکی ترێککە وەکو جیراوەیە کە فرمێسک لەگەر گەڵ دروستە بەڵێ ئەو چەمکەکە دروستە ئەوەی مامۆستای یعقوبی فەرمووی دروستە زۆر چاکە ئەی لەبارەی شاهێنەکە بەڵێ وشەی شاهێنیشمان باس کرد نالی ئەو وەحشی غەزالەی ئەو وەحشی غەزالە کەس دەقەکەم تەواو لە بەردەست نییە بەڵام لە شوێن دەڵێت چونکە شاهێنی دووچاوی تیرە دائیم سەر دەکا تیژە دائیم سەر دەکا بەڵێ تیژە دائیم سەر دەکرێت چونکە شاهێنی دووچاوی تیژە دائیم سەر دەکا مدەڕیسیەکان دەڵێن شاهێنی لێرە بە باڵندەکەیان چواندووە شاهێنی دووچاوی تیژە بەڵام ئەو دەڵێ عەبدولخاڵق یعقوبی گوتی لێرە مەبەستی ئەو نێوەنگیرەی تەرازووە کە تاکان هاوسەنگ دەکا و لاسەنگ دەکا لەوێوە دەرەکەوێت دەڵێ چونکە کە دەگەڕێەوە بۆ یەکەم دێڕی شعرەکە پێم دەڵێن مەحبوبە قێل و قیچە مەیلی شەڕەکە قێل و قیچە یا تەرازووی نازی نەختێ سەر دەکات لەوێ باسی تەرازووی کردووەکەواتە ئەو شاهێنە هاوسەنجی هێنەکەی نێوان دووتای تەرازوەکەیە کە لەوێ بەکاری بردوێتەوە کەوایەگەر بمبورن کاک عیزەدین بۆ نەڵێن شاهێن ئەگەر دەستنووس لێرە ڕۆڵ دەبینێ شاهێنی دووچاوی دووچاوەکەی ئەو حەبیبە شایان هێناوەتە خوارەوە بۆ ئەومانایە هەڵناگرێ شاهێنی دووچاوی شاهێنی ئەو دووچاوە تیژەکانیتی بەڵێ نا دووچاوەکەی ئەو شایان هێناوەتە بەڵام دەڵێ سەر دەکا ئەخر ئەو سەردەکایە لەژێر کاریگەری دووچاوە تیژەکانە بۆیە پێم وانە شای هێنابێ نازانم ئەگەر دەقەکە مەوجود بێ دەتوانین لێ بدوێن بەڵام دیسانەوە ئەومانەیە هەڵدەگرێت چون کلاسیک چێژ و نەمری شعری کلاسیک لە فرەماناییە بەڵێ زۆر دەشەیە بمبورە ڕەنگە خودی شاعیر پەی بە و فرەماناییە نەبرد بێ بمبورن نەک ئەوەی کە مەحویان نالیان هەر کام لە شاعر بەمە بەستێک دێڵێ بەستە دروستە زۆر چاکە با دەست لە بابەتە کاڵگن و بڕۆین سەر بابەتەکانی مەحوی کە بەڵێ تۆ مەبەستە لەو غەزەلەی مەحوی ئەگەر هاوکارم بن بەڵێ دڵدۆزە تیری ئاهی فەقیرانی ڕوت و قوت بۆ کوشتنە هەمیشە کە ئامادە شیری ڕوت جا بیت مانایان بکەیان ئەوە تا غەزەلەکە بخوێنەوە ئەو شوێنەی کە
مانایەکەی تەمی لەسەرە بەڵێ تۆ پێت وایە دەبێ مانایەکی دی هەبێ ئەوم بۆشی بکە. من لە شکۆ و گەورەی مندەڕی زادەکان نەکنایەنمە خوارەوە بم بورنیانی نزیک نابمەوە نزیک نابمەوە بەڵام مەبەستم لە هەمان کاتدا ڕەنگە زۆر پێچەوانەمانم کردبێ. دڵدۆزە تیری ئاهی فەقیرانی ڕوت و قوت ئەو غەزەلەکە بۆ حەزرەتی ڕەسوول نووسراوە بۆ کوشتنە هەمیشە کە ئامادە شیری ڕوت. ڕوت و قوت هەژار ئەو کاتە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویە ئەتەدرونە مەل مفلیس مفلیس چێیە؟ هاوڵەکانی نەیانزانیوە وتویانە ئەوەی کە درهەمێکی نەبێ ئەوەی کە خۆراکێکی نەبێ بەڵام ڕوت و قوت و هەژار ئەو کەسەیە کە ئیمانی نەبێ لە فەرمودەکە ئاماژەی پێکردووە. مەحفوظی تۆ کە ڕوو لە خودابی لە دێ و دەد بۆ حیرزی تۆ دەبێتە زرێ نەسجی عنکەبوت. یعنی لەوەدا بۆمان دەردەکەوێت کە ئەو غەزەلە سەراپا لە بۆ حەزرەتی ڕەسوول نووسراوە کە چۆتە نێو غارەکە و عنکەبوت بۆتە پارێزەری و بەڵێ تەونەکەی چنیوە و ئەگەر بمبورن لێرەدا جگەلەوەی کە تەونەکەی بۆتە پارێزەر لە بۆیان کە ئاماژەیە بە چۆڵی ئەو شوێنە ئەو غارە ئەو ئەشکەوتە لە هەمان کاتدا لەو چەندەی ڕابردوو زانایان سەلماندویانە کە باشترین پارێز و گولەبەند ئەوەیە کە لە تەونی جاڵجاڵۆکە دروست بێ. ڕەنگە ئێستا ئێمە بە هەزدی خۆمان یعنی لەگەڵ واقع تۆزێک لێک دوور بێ بەڵام کە توێژینەوە کراوە و زانایان سەلماندویانە ئیتر دەبێ قەناعەتمان پێی بێ. ڕاست دڵ زیندووە بە عیشق و بژی تۆ لە مەرگ ئەمین بەم دەردە بمرە تا ببیە حەیی لا یەموت. کە لە نێو ئەشکەوتەکەدا لەگەڵ هاوڵەکەی ئەو کاتە خەوی پێکەوت و هاوڵی حەزرەتی ڕەسوول ئەبوو بەکری سەدیق بوو بە پارێزەری لەو شوێنانەی کە کون و کەلەبەر هەبوو پاژنەی پێ یا بە ناو لەپی دەستی کوونەکانی دادەخست بەوەی هیچ حەشەرەیەک یا زیندەوەرێک یا کرم و مارێک ئەزیەتی ئەو نەدەن. بۆیە لێرە دەڵێ مەحفوظی تۆ کە ڕوو لە خودابی لە دێ و دەد نازانم من پێم وابێت دوودەی عەرەبی بێ دێ و دوود کرم و ئەو وردە زیندەوەرانە بێ لەوان ددیان نووسیوە بەڵێ دەد کە لە نێو غارەکە دوو پشکیان مار بوو هەڵەنە بم بە پاژنەی پێی ئەبوو بەکری سەدیقیەوەدا و لەگەڵ ڕشتنی ئەسرینەکەی حەزرەتی نازدار خەبەری بۆ ئەیتر ئەو کاتە زانی ئازاری پێگەیشتەوە. دڵ زیندووە بە عیشق و بژی تۆ لە مەرگ ئەمین تەمان نازناوی ئەمین بووە صادق ئەمین بووە بەم دەردە بمرە تا ببیە حەیی لا یەموت. کاک عەزەدین پێم وانە ئێستا لەسەر گۆی زەمین لەو ساوە تا ئێستا ناوێکی دیکە هێندە نەمر و هێندە زیندوو بێ وەکو ناوی محەممەد. ینی جا لێرە پێت وایە ئەو شەی دەدا بەڵێ بە هەڵەدانراوە بەڵێ دەبی دوود بێ یان دەرد بێ بڕیتۆ دەردیش دەخوێنرێتەوە بەڵام ڕەنگە لەگەڵ دێ و دوود ینی دڕندەی گەورە و زیان بەخشی دروست هەر دووشان بگرێتەوە بۆ چونەکی جوان. گەرسەنجی کۆسارە بووە لەعلی تابدار هەر کەس بە جەبری سەبر و حەیا خوێنی بوو بە قوت. گەرسەنجی کۆسارە ینی ئەگەر قورسایەکی چیاکانە شاخەکانە بۆ بە لەعلی تابدار پێم وە مەبەستی ئەو چێوی تووڕە کە لەگەڵ یەک نەزەری پەروەردیگار ورد و خاش بوو دواتریش بوو بە لەعلی تابدار بە بڵێن کە بوو بە کلی چاوان وەکو پاداشتی ئەوەی کە ورد و خاش کراوە لەگەڵ نەزەری پەروەردیگار لە پاداشتی ئەوە قەرەبووی بۆ کراوەتەوە بۆتە کلی چاوان و لەسەر چاوان دانراوە. هەر کەس بە جەبری سەبر و حەیا خوێنی بوو بە قوت
نیوەبەیتی دووەم کە حەزرەتی ڕەسوول لە نێو غارەکەی بوو لە نێو ئەو غارە هیچ خۆراکێکیان پێ نەبوو پێخۆرێک شتێک تەنها ئارامگری لە پێناو سەرخستنی پەیامەکە و ئەو وزەیە کە لە جەستەیان و لە خوێنیاندا مەوجود بوو هەر ئەوەندە هیچ خۆراکێکیان لەلا نەبوو. ڕاست یا ڕەب لە دۆزەخ ئومەتی ئەحمەد بدەی نەجات کەم بێت چییە لە کوورەی وا باوەشێ بزوت. خۆی چێژی شەری کلاسیک ئەوەی هەر بەیتێک دنیایە کوێنە دەدات. یا ڕەب لە دۆزەخ ئومەتی ئەحمەد بدەی نەجات کەم بێت چییە لە کوورەی وا باوەشێ بزوت. مەحوی بۆ خۆی نا بۆ تەواوی ئومەت پاڕاوەتەوە. یعنی یەک لە سفەتە جوانەکان بۆ ناسینەوەی ئەو شاعیرە بەرزە بەها و بەرز ئەخلاقانە ئەوەیە کە هیچ کاتێ بۆ خۆیان تەڵەبیان نەبوو بۆ ئومەت. یعنی باسی ئەوەی نەشی گوتووە بۆ مسلمانان بۆ ئیمانداران بۆ ئومەت کەم بێت چییە لە کوورەی وا باوەشێ بزوت. یعنی لە کوورەیەکی وەچی دۆزەخ باوەشێک بزوت کەم دەبێتەوە گەر بزوتەیە بزۆتە بەڕای تۆ سەرکە بزۆت هەیە بزۆتە زەمە بەستی لێ سەرکە بزۆت هەیە و بزوتی شڕەنگە بە پێی ناوچە بگۆڕێ هەمان واتا دەدا بەڵام ئەوەی زۆر جوانترە مەحوی ینی داوای لە پاڵ ئەوەی کە داوای لێ خۆشببوونی کردووە داوای یەکڕیزی و تەنانەت مرۆڤبوونی لە مرۆڤایەتی کردووە داوای مرۆڤایەتی کردو ینی مرۆڤبوون لە مرۆڤایەتی کەم بێت چیە لە کوورەی وا باوەشێ بزوت کە تۆ دەڵی باوەشێکیان هەموو مرۆڤایەتی لە یەک باوەش کۆ کردوێتەوە نەک ئەوەی کە باوەشی ئینسانێک بەڵکو باوەشی ئەوەی کە یەکگرتووی و پاراستنی مرۆڤایەتی. دەیوت قیامەت ئەڵبەتە ڕوومت نیشان دەدەم ڕوو دەرخە. لێرە هاوڕانین کە ڕوومت نیشان ئەدەم یا ڕوومت نیشان دەدەم لە دیوانەکەوان وفراوە بەڵام لەمانە ناگۆڕە. دەیوت قیامەت ئەڵبەتە ڕوومت نیشان ئەدەم ڕوو دەرخە تاکو ڕۆژی قیامەت هەڵێ لە ڕووت تاکو ڕۆژی قیامەت هەڵێ لە ڕووت. بەڵێ هەم واوێنان کردووە کە ئەگەرە تۆ ڕوود دەرخەی قیامەت دەردەکەوێ بەڵام ئەو مانایش هەڵدەگرێ و بگرە ڕەنگە جوانتریش بێ. دەیوت قیامەت ئەڵبەتە ڕوومت نیشان دەدەم. حەزرەتی ڕەسوول بە مەحوی گوتووە پێی فەرمووە ڕوومت نیشان دەدەم لە قیامەت. مەحوی دەڵێ ڕوو دەرخە تاکو ڕۆژی قیامەت هەڵێ لە ڕووت. معلومە کە لە ڕۆژی مەحشەر هەتاو چەند نزیکە لە زەوی هەر کەسە و ناچینە ناو تەفاسی بەڵام هەر کەسە و بە پێی تاوان غەرقی ئارەقەی ڕووی خۆی دەبێ. مەحوی داوا دەکە لەوێش نیمچە ئەگەرچی شەفاعەت هەر مەبەستی لە میهرەبانی و لێ خۆشببوونی ڕووی خۆت دەرخە ینی شەفاعەتی خۆت بە پێش بێ خەبەوەی ئەو ڕۆژە ئەو ڕۆژەی کە نزیکە لە زەوی هەڵێ. دوابەیتی دەڵێ بەرپەی ئەوم بە مێزەرەوە سەرکەنا وتی تەمایە بم خەڵەتێنێ بە تووری پوت. من داوا لێبوردن لە بیسەران و تەنانەت بینەرانیش دەکەم ئەو بەیتە زۆر هەڵدەگرێ. ئەو لەو حەیەم بۆشی بکۆ ئەو تابلۆی کە لێرەدا ئەو تابلۆیە شرۆڤەکردنی زۆر قورسا بەڵام مەحوی وا دەڵێ من تەنها دەیخوێنمەوە و پێیم بە وێناکە بردووە. بەرپەی ئەوم بە مێزەرەوە سەرکەنا. مەحوی وای وێنا کردووە کە ڕەسوولی نازدار ئیمامەت دەکا و خۆشی مەأمومە مێزەرەکەی سەری لەبەر پێی حەزرەتی ڕەسوول بووە لە کاتی نوێژ. بەڵێ بەرپەی ئەوم بە مێزەرەوە سەرکەنا وتی چێوتی کەسی سێم کەسی سێم پەروەردگار هاتە ناو ئەو گفتوگۆیە. پەروەردگار بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ وتی تەمایە بم خەڵەتێنێ بە تووری پوت. ینی بە پێغەمبەر دەڵێ کە مەحوی بە تەمایە بم خەڵەتێنێ کە بەو مێزەرەی کە بەو شکل و ڕوخسارەی کە ڕەنگە نیمچە نورانی دەرکەوێت کە مێزەرێکی سپی و ڕەنگە با بڵێن ڕیشێکی قەڵەم کرا و ئەگەر بە ڕوخسار بڕیار بدەین
بە ئیماندارێکی لێوەشاوە و دروستی ناوبین بەڵام تەمایە بەم خەڵەتێنێ بە تووری پووت وەکو توورێکی پووتە ئەو مێزەرە تەمان لە کوردواری دەڵێ هەر خوددا بەندە ناسە ئیتر خۆی ئەوەندە بەناقابل نیشانداوە وەکو تورەکە بەڵام مەحوی ڕەنگە لە عالەمی باڵا ئەو گفتوگۆ دروست بوو بێ ئەجێن خوانە خواستە نەک ئەوەی مەبەستمان بێ کە سروشتی بۆ دابەزیوە لە ڕێی وەحیەوە پێی گوتراوە تەما مەبەستێکی هەمانی خۆ بچووکردنەوەی و لە ژێر دیدگای ئیلاهیدا دروستە و نەمری ئەو دەقەش لەوەدایە ینی کە دائیمەن مەحوی لە زۆر شوێنی دیکە ئەو بوێریە بە خۆیدایە کە هێندە ئاشنایانە لەگەڵ پەروەردیگار گفتوگۆی کردو ینی لەوێ بۆمان دەردەکەوێت کە پێگەی خاڵق و مەخلوق چۆنە کەواتە مەحوی گەشتە قۆناغێکی زۆر هەستیار لە عیرفان دروست بۆیە توانیتی بەو شێوەیە باخوێ ئەو حەقەی بە خۆی داوە کە بەم چەشنە بدوێ بەڵێ چیتر هەیە باسیکەی لە ژێر ڕۆشنایی ئەو دقەی ینی ئەو بەیتەی کە گوتمان باسی چێوی تووڕی کرد گەرسەنجی کۆسارە بووە لە علی تابدار هەر کەس بە جەبری سەبر و حیا خوێنی بوو بە قووت نالیش لە بەیتێکی دیکەدا دەڵێ دڵم بەردە ئەگەر شاخە بە چاوی سوچی منوارێ بە خۆڕایی نەسووتاوە ئەمیشە چێوی تووڕێکە ینی ڕاستکردنەوەی ئەو ینی هەمان وێنا و مانا دەداتە دەست بێ خودیش هەڵەنە بن دەڵێ ئەو بەیتان دەڵێ هەتا تەجەلی خوددا لە عالەما بکە ظهور بە ئاگری گوڵی چەمەن چیا ببێتە چێوی تۆر ینی هەر سێچان هەمان وێنا دەربڕینی جیاوازتر بڵێ بگەڕێنەوە سەر بابەتەکانی مەحوی بۆ چوونت شرۆڤەی نوێت جیا لەوەی کە مامۆستا مدەڕیس و مدەڕیس زادەکان خۆرگوتنی شرۆڤیان کردووە بەڵێ تەنها بەیتێک پێم وابێ ئاماژەمان پێکردووە پێشتر بە ئەوەیان باس بکەین دیسانەوە هەمان پەیبردن و گەیشتنە بە عالەمی باڵا کە مەحوی باسی زۆری تاوانی خۆی و بەخشندەی خوددا دەکات بەڵام لەوێش ڕەفز وەردەگرێ لەوێش ڕەفز وەردەگرێ بەو مانایە کە نەخوانە خواستە بەخشندەی خوا بەشی ئەو ناکە بەڵکو ئەوەی کە خۆی بە قابلیە و لێبوردنەوەی بۆ قابلیەتە نەزانیوە و نایدۆزمەوە دەردە پیری چ خۆشە بەم هەموو عسیانەوە یارە ببەخشی ینی باس لەوە دەکە ئەو هەموو تاوانەی هەیە چەند خۆشە خوایەت و لێم خۆش بی هەموو تاوانەی من هەمە لێم خۆش بی چ خۆشە بەم هەموو عسیانەوە یارە بمبەخشی ئەجار پەروەردیگار وەڵامی دەداتەوە نێوە بەیتی دووەم ئەو مەحوی پەیامەکەی خۆی گەیان ببەخشە بگرە دۆزە خۆڵەمێشی کەم بوو یەک مسقال تو ئەگەر لە تۆ خۆش بم دەڵێ خۆڵەمێشی دۆزەخ کەم دەبێ دەڵێ ئەتۆ بم بورە ببەخشە بگرە دۆزە خۆڵەمێشی کەم بوو یەک مسقال دەڵێ لەبەرەوەی دۆزە خۆڵەمێشی کەمە یەک مسقال بە ئەو عەدالەتە چێک نەچێ ئەتۆ دەبێ بسووتەی لێرە بەڵێ ئەگەر ناخوا نەخواستە غەدر لە هیچ مەخلووقێک ناکرێ هەڵەنە بمبورە لە پای ئەوەی کە دەڵێ ببەخشە بگرە دۆزە خۆڵەمێشی کەم بوو یەک مسقال نازانم هەتا چەند پشتڕاست کراوەتەوە یان نا بەڵام پێم وابێ لە شوێنێک پەروەردیگار لە ڕێی وەحیەوە بە حەزرەتی ڕەسوولی فەرمووە من لە عوسمان خۆش بووم ئەگەر ئەو لە من خۆش بێ یا من لەو ڕازیم ببورن من لەو ڕازیم ئەگەر ئەو لە من ڕازی بێ بزانە ڕازی بوون و لێ خۆشببوون لێرە جیاوازە درستە بڵێ ینی ئەوەی کە پێم داوە لە پای ئەو لێ ڕازی بوونە ئایا ئەو پێی ڕازیە
لێرە ئەومانایە دەدا ئەو ماناش هەڵدەگرێت بەڵام من لێ رازیم ینی من لە بەندایەتی ئەو رازیم ئاخۆ ئەوش لە من رازیە ئایتر ڕەنگە زۆر شت هەبووە لەبارەی حەزرەتی عوسمان هاوڵەکانی دیکەی پێغەمبەر ئەو مەقامیان نەبوو بێت جا هەر یەکەو لە مەقامی خۆی بەڵام تەنانەت باسی شەرم بکەین لە دەقێکی دیکەی مەحوی خدا بیدا لە هێڵێکی دەدا سەیری هێڕێکەوت وەنەوزمدا نیگارم هاتە خەو ئەم شەو خەوم پێکەوت باوە دوا دێڕبێ و کاتمان تەواو دەبێت شیکەینەوەێ خدا بیدا لە دێڕێکی لە هێڵێکی دەدا سەیری هێڕێکەوت وەنەوزمدا نیگارم هاتە خەو ئەم شەو خەوم پێکەوت لێرەدا مەبەستی ئەوەیە کە خوددا لە کوردەواریش دەڵێ لە هێڵێکی دەدا بەڵام مەبەستی ئەوەیە کە لە هێڵێکی دەدا ئەوە زانیمان مانایە هەڵدەگرێ ئەگەر هێڵێک هێلچێک بێ من بۆیە باسی دەستنووسم کرد لە هێلچێکی دەدا یەک هێلکە بپیتێنرێ ئینسانێک دێتە دنیا لە شێو ئینسانە حەزرەتی ڕەسوول بوو بێ لێک هێلکە بووە بەو چرا و نورەی لە بۆ هەموو مرۆڤایەتی ئەگەر کات نەما بێ لی دەگەڕێن ئەجین بابەتی دیکە زۆر بوون لەبارەی دەقەکانی مەحوی بەڵام ئەگەر کات ڕامان دەگرێت کەوا پێویستە قەدری کات بزانین من سەرکەوتن لە بۆ بەڕێستان و ستافەکەتان دەخوازم هیوادارم میوانێکی زۆر کرێت نەبوو بین لە لای بیسەر و بینەرەکان تا هەم لە لای بەڕێزیشتان من خۆشحاڵم کە ئێوە گرنگی بە شعری کلاسیک دەدەن بەرنامەکەتان کەم تا زۆر بە پێی کات ئێمەش ئاها گەڕاینەوە سەرکار ئاگادارین بەڵام جێی دەستخۆشیە ماندوو نەبوونتان پێ دەڵێن دووبار زۆر سپاس دیسان بەخێر بیت زمان ئەو ڕێگایەیە کە هەموو شتەکان بەوێدا دەگەنە تێگەیشتنی ئێمە و مرۆڤ بەگشتی هەمومان بۆیە شعری کلاسیک لە ڕێگەی زمانەوە لە ڕێگەی لێکدانەوە زمانە جیاوازەکانەوە دەتوانین شەنوکەوی بکەین و لێکدانەوەی فری بۆ بەرهەمبێنین هەرچەندە بەشێکی بەرنامەکەمان تایبەت کرد بەو هەڵوەستەیە بەڵام ئەویش جێگرنگی بوو سوپاس بۆ کاکتوانە کە میێوانمان بوو سوپاس بۆ هاوکارانم لەو دیوش و شەی ستۆدیۆ کە لەگەڵم ماندوو بوون تا لاڵقەیەکی دیکە پێکەوە دەبینەوە و لە بابەتێکی دی سپاردەی خۆبن.